خیابان خروش آوا هستا و زندو خیابان خروش آوا هستا و زندو زدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شری خیت فنگو سری پر اندیش شری خیت فنگو سری پر اندیش بازار شکونش بدایلام بازار شکونش بدایلام خیابان چه سخت و چه بردین دلگل خیابان چه سخت و چه بردین دلگل شدن پیش ماوا شدن پیش ماوا شدن پیش ماوا شدن پیش ماوا زنگرو خلقی جنگاودا یادم دبم داوکین یادم بگیش زنگرو خلقی جنگاودا همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری شنید اکبوجان چنده هاشان پیل بود که کتدن که ایشان لپاس کاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان دیت پراپا شپوری شروع اعتراض شورش شپوری شروع اعتراض شورش شپوری شروع اعتراض شورش شپوری
ببورن بینرهنی عزیز دەنگم گوایە نەدەهات ئەمڕۆ شەمبە 21 خەزەڵوەری 1400 هەتاوی بەرامبەرە لەگەڵ 12 نۆڤەمبری 2022 زاینی بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆ تایبەت بە قیام و شۆڕشێک کە ئێستا لە ئێران و کوردستان لە ئارادایە هاتینەوە خزمەتە. ئەمڕۆ لە زۆربەی شار و شارچکەکانی کوردستان لە بەتایبەت زانکۆکان ناڕەزایەتی درێژەی هەبوو. هەڵبەت ئەم ناڕەزایەتیانە هەتا ئێستاش بە شێوەگەلی جۆراوجۆر و لە ئەشکاڵی متەفاوتە لە شارەکانی ئێران بە شوعار نووسین ئەمامە پڕاکەنی کە بۆتە باوێک ئێستا لەناو گەنجانە بەتایبەت لە شارەکانی ئاستی سەراسەری لە ئێران بە سووتاندنی بنرهای تایبەت بە سەرانی کۆماری ئیسلامی و وێنەکانیان لە مەدرسە بەلابردنی ڕووسەریەکان و سووتاندنی ڕووسەریەکانیان و بە هەر شێوازێک و شکڵێک کە بیانەوێت بربەرەکانەیە لەگەڵ کۆماری ئیسلامی بکەن ئێعتراز و خۆپیشاندان لە ئاستێکی جەماوەریە درێژی هەیە. ئەمڕۆ لە سەردەشت لە بەردەم ماڵی هێمنی حەمزە لە ئاوایی بێوران هەر ئێستاکەش ئەوێ قەرباڵخە خەڵکانێکی زۆر کۆبوونەتەوە ناڕزایەتی دەرئەبڕان دژ بە و جەنایەتەی کە دوێنەکە هێزانیەکانی سەر یەگانی ویژە لەو ئاوایە بە تەقا لە هێمنی حەمزە هەڵخانێت. هەڵبەت ماجراکە ئەوا بێت کە پێشەوەی کە هێمنی حەمزە تەقە بکەوێت خۆپیشاندانێک یا بربەرەکانەیەک لە نێوان هێزە ئەمنیەکان و خەڵک لەوێ لەسەرەوەی کە ڕاپۆرترا بوو کە گوایە باری قاچاق لەدانەیەک لە ماڵەکانە هەیە. هێزە ئەمنیەکان بە نیازی دەست بەسەرگرتن بەسەرە و باروکەرە سەیاچنە ئاوایی بێوران و لەگەڵ خەڵکی ناڕازی و تووڕە ڕوبەڕوونەوە. تەقا هەروەک پیشەی هەمیشەیی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە خەڵک دەکرێت و لەو ناوەدا هێمن حەمزە بەرگولە دەکەوێت و گیانی لەدەستەدا بەداخەوە خوشکەکەشی کە لەگەڵی دەبێ و ناوباشینەکەیە ئەویش بریندارە بێ و کە ئێستا باری تەندروستی ناجێگیرە و لە بیمارستانە. ئەمڕۆ شاری سەردەشت بە ئاعتراز بەم جەنایەتە لەمانگرتنی گشتیا بوو. ئێستاش هەروەکو ئاماژەم پێدا لە بێوران ناڕزایەتی درێژە هەیە و خەڵک لە بەردەم ماڵی هێمن حەمزە کۆبوونەتەوە و دروشمی دژی حکوومەت، دژی هێزە ئەمنیەتیەکان و دژی ئەوانەی کە ئەو جەنایەتیان خوڵقاند ئەدەن. هەواڵی تریشمان هەیە لە زانکۆکان لە دێگولان لە سەقەس پەیامان بۆ هاتووە هەمووی ئەوانەتان دوای بۆ دەخوێنینەوە. ئێستا ئەمڕۆ لە شاری ستۆکهۆڵم خۆپیشاندان بووە، ناڕەزایەتی و ئاکسیۆن بووە، لە ئۆسلۆ هەروە، لە هێلسینکی هەروە. ئەمانە هەمووی ڕاپۆرت و وێنەمان بۆ هاتوون کە لە مەجالی خۆی و بە هاوڕێیانی بەشی تکنیک لە فرسەتێکە هەموو ئەو وێنە هەواڵ و ڤیدۆوانەتان بۆ بڵاوەکەنەوە. داوامان لە هاوڕێ ناسری تاهیری ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها ئەندامی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە کردووە کە بێت و ئەم شەو میوانداری ئەم بەرنامە بێت. هاوڕێ ناسر سڵاو لەوێم کاتت باشەگەر گوێ لە دەنگمانە. بەڵێ نیش بنوبێ خۆم ڕێز و سڵام هەیە بۆ کاگاکۆ هەموو و بە هەروەها بینەرانی عەزیزتان. هەوڵە ناسر ئەمڕۆ خۆت لە ستۆکهۆڵم لەو ئاکسیۆنە بەشداریت کرد. گزارشێکی کورتمان لەو ئاکسیۆنە بەرێ هەرچەند پرسیار ڕاستیەکەم شتێکی ترە ئەمەوێ بڵێم کە ئەم ئەکسیۆنانە ئەم نەوع لە فعالیەتانە دژ بە کۆماری ئیسلامی تا چەندێک ئەتوانێت لەسەر ڕووداوەکانی ناوخۆی وڵات لە ئێران و کوردستان تاسیریان هەبێت. بەڵێ ئەوڕۆکە دوودانە خۆپێشاندان بوو، خۆپێشاندانێک بە دژی
دەوڵەتی تورکیا و بۆمبارانی شیمیایی و هەروەها نزیک بوونەوەی دەوڵەتی سوێد لەگەڵ دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی کە امتیازاتێکدا بە تورکیا و تورکیا ئیجازەی پێدا کەواردی ناتۆ بێ. ئەوە تەزاوراتێک بوو، تەزاوراتێکی دیکەش کە بەدژی جمهوری ئیسلامی بوو، خەڵکێکی زۆر بەشداریان کردبوو. ئەم تەزاوراتە لە زنجیرە حەڵقە تەزاوراتەیەک و خۆپێشاندان هەیە کە دروست هەر لە 2 مانگ لەمەوبەرەوە لە سەرتاسەری ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوادا بەدائیم بەردەوام بوو، ئێستاش بەردەوامە. یعنی تقریبان هەفتە نییە کە لە هەموو شار و شارەکان و پایتەختەکانی ئەم وڵاتانە خۆپێشاندانی بەرین و جەماوەری دەئارەدا نبێت و ئەم ڕۆژ هەر حەڵقەیەک لە حەڵقانە بوو کە هەروە بەردەوام و لە زۆر شوێنانی دیکەش کە کۆمەڵی جۆرا و جۆر بە تێکڕایی لەم کۆبوونەوە و لەو ئەترازاندا بەشداریان کردو. تەسیری ئەم کۆبوونەوانە ئەم ئەکسیۆنانە لە پایتەختەکانی دنیا کە هەروەکو جەنابیشت ئاماژە پێداوە ماوەی 2 مانگە بە دەستپێکی ناڕەدایەتیەکان لە ئێران و کوردستان دەستی پێکردوە لە دەروی وڵاتیش چ تەسیرێکی هەیە لە ناوخۆی وڵات؟ ڕاستەکەی ئەوەی کە لە ئێران قەوما هەروەچێکی پێشبینی نەدەکرا، هەمیشە کە دەڵم شۆڕش ئینقلاب هەمیشە غافڵگیر دەکات. ئەو شتێک کە لە دەرەوەی وڵاتیش ڕوویدا بێوێ نەبوو. یعنی دەکرێت بڵێ لە تاریخی بزوتنەوەکان و لە تاریخی شۆڕشایەکی کە لە وڵاتانێک دەدرێت و بۆ پشتیوانی لە ئەم شۆڕشە لە وڵاتێکی دیاریکراو تا ئێستا نەبیندراوە ئەم شێوە لە خۆپێشاندانی بەرین و جەماوەری کە خەڵک لە بەدژی ڕژیم ئێرانیشاندا لە سەتای ئەوروپایدا بێوێ نەبووە. یعنی هیچ وڵاتێک ئۆپۆزیسیۆنەکەی ئەوەی کە ئاوارەی هەندەران بوون تا ئێستا بەم گشتە جەماوەریە بەم وەسعەتە نەبووە نەقەوماوە و ئەوەش جزوی هەرە یادە تازانەیە کە ئەم شۆڕشی ژیناوە یا بڵێن شۆڕشی ژنجیان ئازادی لەگەڵ خۆی هێناوە کە جەماوەرێکی بەرینی خەڵکی لە دەروی وڵاتیش هێناوەتە مەیدان بگرە تا کەسانێکی کە حتا زۆریش بێتەفاوت هەر ئاگان لەوەی نەبوو کە دنیا چقەوماوە چێشراونە ئەو بازنەی ئەم خۆپێشاندانە ئەو ئەترازاتە بەرینە بە بڕوای من هەمی تەئسیری کە زۆر دیاریە ئەو فشارەی کە لە دەرەوە لە تەریق بۆ گەیاندن بە بیرروڕای گشتی خەڵکانی ڕۆژاوا و حتا فشارهێنان بۆ دەوڵەتەکانی کە تێدا دەژین باعث بۆ کە ئەو فشارانە بەسەر حکوومەتی ئێران زۆرتر بێ و زۆرش ئاشکرا دیارە کە ئەوە دڵگەرمێکی گەورە دڵخۆشبوونێکی گەورەی لە جەماوەری خەڵکی ناڕازی لەسەر خەیابانی ناوشارەکانی ئێران پێکێناوە و ئەوە دەنگدانەوەی داوە کاردانەوەی داوە لەسەر یەکتر یعنی چا ئەو شۆڕشە بەرینە لە شەقامەکانی ئێران ئەم کاردانەوەی داوە سەر خەڵک لە دەروی وڵات و ئەم خۆپێشاندانە بەرین و ئەترازاتە بەرینەش کاردانەوەشی داوە و تەسیراتی لەسەر دەوڵەتەکانی ئەم وڵاتانەش داناوە کە بڕیارهای جۆرا و جێران داوە هەرچەند وڵاتە غەربیانن بە قەولی فارسی دەست بە عەسا دەڕۆن پێشی زۆر خۆلەوە نادەن بەڵام فشار هەیە کاتوە کە مەجبور بوون ئەو فشارانە وا دەنگدانەوەی داوە کە بتوانن بەسەر حکوومەتی ئیسلامی ئێراندا فشار بێن و ئەوە بە بڕوای من دەستکەوتی ئەم شێوە حرەکەتە و ئەم ئەترازە وەسیع و بەرینەیە کە ئێستاش لە ئارەدایەوە تەزاوراتهای چەندانەی لە سەدان هەزار نەفەر زۆرتری لە شوێن خڕ کردوێتەوە کە ئیتر بێوێ نەبووە نییە نەقەوماوە هەستە بە تاریخی ئەم بزوتماندا لە دەروی وڵات. سیاسەتی مشخصی کمیتەی دەروی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ درێژە پێدان بەم ئاکسیۆنانە بۆ بەڕێوەبردنی ئەم ئەترازاتە لە دەروی وڵات چییە؟ ئەوێت هەر بەم شێوازەی دامەی باە تەنیا شەمبەکانە یا چیە شتێکی مشخص لەو بارەوە هەیە؟ سیاسەتی گشتی ئەماوەیە کە بە شێوەیەکی بەرین لە ئەم کۆبوونەوە بەرینانەدا بەشدار بکەین. یعنی من نەمان هەیە وەک شێوەی پێشوو وەک حزبێک بچین ئاکسیۆنێک دانین مەسەلەن بە 30 نەفەرەوە بچین پەرچەم هەڵدەنگ لەوێ فقط ضعف نیشان بدەین بەڵکە ئێمە سیاسەتمانەوەیە کە لەگەڵ تەواوی ئەو کۆمەڵ و خۆپێشاندانە بەرینانە لەگەڵ ئەم شەقۆلەدا بین نەگەوەی کە
وەکو هێزێکی جیا فقط بۆ خۆمان بچین لە شوێنە خڕبینەوە ئاکسیۆنێک بکەین کە هیچ کەلچی و هیچ تەسیرێکی نابێت و هەر بۆ بۆنەوە ئێمە حەولمان داوە هەر لە ڕۆژی ئەوڵەوە کە بتوانین لانیکەم لە سەطحی ئەحزابێکدا لە ئەوانەی کە لە کوردستان مەیداندار فعالیت دەکەن بتوانین یەکگرتوویەک نەوعێک هاوکاری و هاو ئاهەنگی پێک بێنین کە بکرێ بە یەکدەنگ بتوانین بە پێشوازی بە جوابدانەوە بەو ڕێتەڵاتانە بچین بەقەلاهەیەک دراوە سەرکەوتنایە کە بۆ کاری زۆرتری تریش دەبێت دەڕێگادایە بۆ بکردرێت چ لە سەطحی سەراسەری ڕاهبەری ئەو حیزبانەدا و چ لە سەطحی ناوچەیی و منتەقەییدا و ئەوە سیاسەتی ئێمەیەکە بەشداری بەرینی ئەم اعتراضات و تێکۆشانانە بین کە لە ئارادایە نەکەوەی کە بەتەریک بکەوینەوە بۆ خۆمان بڵێن مەسەن نیروهای حزبی خۆمان لەو شار و لەو شار بە کۆمەڵی چکۆ بچوک بچن خۆ نیشاندان هاوکاریەک ناوەندێک شتێکی مشخص کە پێک هاتبێت لە هەموو لایەنەکان نەزانم ئاگاداریشم کە لە دەرەوەی وڵات کێشە بازەجارێک هەبووە جدی نەبووە ئەمای بینین لە میدیاکان لە برلین لە وەکوێر لە سیدنی لە زۆربەی وڵاتان و پاتە لە ستۆکهۆڵم پایتەختەکانی دنیا تەزاوراتێک بە وێسعەتێکی ئەجگار زۆر بە بەشداری ئەجگار زۆری خەڵک بەرگوزار بوو بەڕێوە چووە دیارە وەکو شتێک مانایەکی جدی نییە بەڵام هێشتا وردەکێشە هەیە ئایا بۆ نمونە کمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران هیچ مەمانەعەتێک یا هیچ تێبینیەکی هەیە لەسەرەوەی کە بۆی گرنگ بێت کام جەرەیان یا کام پەرچەم یا کام هێزی سیاسی بە کام گرایشەوە دێت لەو ڕێکەوانانە بەشداریەکات نەخێر ئێمە وەک شێوازی گشتی نەخێر ئەو بۆچوونەمان نییە وەکناوە هەرچی هێزی زۆرتر بێن لەو کۆڵ کۆمەڵاندا بەشدار بن بە قازانجی سەرکەوتنی زوتنەوەی شۆڕژێرانەیە لە ئێران و بۆ ئەوە ئێمە تەواوی حەول و تەقەلای خۆمانداوەکە بتوانین یەکدەنگیەک لە نێو هێزە سیاسەکاندا پێک بێ کە بتوانین ئەم جواببووی ئەوە بین هیچ سیاستێکمان ڕانەگەیاندوە کە دەگەڵ ئەو کۆمەڵ دەبین یا دەگەڵ ئەو کۆمەڵ نابین بەڵکە ئەمە ئیسرارمان لەسەرەوەیە کە هیچ هێزێکی سیاسی نەخسترێتە پراوێزەوە بتوانین هاودەنجێک و هاوەهەنجێک پێش بێنین لە عینی حاڵدا بەری پاوانخوازی ئەم حزبیا ئەم حزب بتوانین بکرین و بە نەوعێک بتوانین جواببووی ئەو ویستی خەڵک کە بۆ بە یەک دەنگ بە دژی کۆماری ئیسلامی بێنە کایەوە هێزهای مەسەلەن بەڵام سەرنگون شورەی وەکو هێزی پێشوو هێزی ڕژیمی شاهنشاهی هەن کە بەعزە ئیخلالگەری هەیەک دەکەن بەداخەوە نەوعێک عەربەدەکێشی نەوعێک پاوانخوازی دایان هەیە بنێنن بەڵام خۆشبەختانە خۆ بە ئەو هێزانە هێزهای هەڵاتووی ڕژیمی شاهنشاهی کە لە دەرەوەی وڵات زۆرن بەڵام ئەوانە کاردانەوەیان لە داخلی لە نێو خۆی ئێراندا نییە ئەوانە بەعزە کێشایەک دروست دەکەن ئەوەی کە ئێستا بۆ ئەمە گرینگە بەتایبەت هێزهای سازمان یافتەی لە کوردستاندا کە ئێمە بتوانین ئەمانە بتوانین یەکدەنگ و هاو ئاهەنگ هاوکاری هەیەکی معەیەن لە زمینەی جوابدانەوە بەوە بکەین حەول دراوە بەعزە دەستکەوتایەک هەبووە باڵام بازە گیرگرفتایە کەرماوە کە ئێستا شەروا حەولی بۆ دەدەین کە بتوانین ئەمە بکەین و ئەوە بە بڕۆیم نەگە بتوانین لەوەدا سەرکەوین بەوەی لەبەرە کە هێزێکی زۆرن وەگی ئەگەر هەمووان تێگڕا حساب بکەین و ئەوە باعثی دڵخۆشی کۆمەڵانی خەڵک کە لە دەروەوە حسابن بەڵام چاوێن لەوە حسابەیە کە بتوانین بێت دەبێەوە دەتوانین چاوەڕوانی بکەین کە هێزێکی یەکجار زۆر بەرین دەتوانن بەشداری ئەم اعتراضاتانە بن و هەواهەنگ دەگەڵ ئەم حرەکەتە سەراسەریە و گشتێدا بتوانن ئەم اعتراضانە بەرنە پێشەوە فشاری زۆرتر بۆ ڕژیمی جمهوری ئیسلامی بێنن. کاک ناسەر پەیامێک هاتووە ئەلبەت تۆ لە پەیامەکە دوور و درێژە بۆ چۆنی خۆشی تیا هەیە باسیەوە کاڵێ ئەمڕۆ ڕاگەاندنێک دراوە کە کۆمەڵا لەگەڵ ناوەندی هاوکاری دانیشتنیان بووە ئەمە چۆنە ئایا ئەمە قەرار وایە بچونە ناو ناوەندەوە قەرار وایە
چی بکرێت بۆ ئەمە ئەتوانێ ڕوونکردنەوەیەکی زیاترمان بۆ بدا کاک ناسر؟ بەڵێ ئەمە شتەیە کە دراوەتە دەرەوە لە ئیدامە هەرە و سیاسەتێمە لە ڕۆژی ئەوڵەوە بۆ کە هەروەی کە باسم کرد کە بتوانین لە هەموو شوێنێک کۆی دەنگی هەموو هێزە سیاسەکان بخەینە سەرکردنیەک و بتوانین هاواهەنگ لە پێشبردنی ئەو خەباتەدا نەقشمان هەبێت و ئیدامە ئەو سیاستە کە گەیشتوتە ئەوەی کە کۆبوونەوەیکی وا بۆت ئەوە هەرە کۆبوونەوەی نابێت ینی بۆچوونی ئەماوەیە کە هیچ هێزێکی سیاسی نابێ بخسرێتە پەراوێز لە ئەسەر ئەوەی کە دەگەڵ هێزێکی لایەنێکی دیکە کێشەیەک یا خلافێکی مایەنی هەیە. ئێمە فەرزمانەوەی ئەحزابی جۆرا و جوێرین بە بۆچوون و بیر و باوەڕهای جیاوازەوە، بەڵام دەکرێت لەم شرایەتەی بەتایبەت ئێستادا بگەینە ڕادەیەک لە هاواهەنگی لە سیاست جێرانهایەک بۆ تاکتیک هاجێڕانێک کە بتوانێت هەمووی ئەوانە لە پاڵیەک بتوانێت لەگەڵ کۆمەڵانی خەڵک بەشداری ئەم ئێترازات و ئەم مبارزە بۆ سەرکەوتن. ئەم بڕیارە نەخێر لەسەرەوە نییە کە گویا ئەمە دەچینە ناوەندەوە، بەڵکە حەول ئەوەیە کە شێوەیەک لە سازمان یابی شێوەیەک لە هاوکاری دروست بکەین کە بتوانین ئەم هەدەفەمان بەرینە پێشەوە. هیوادارم بەوە بکەین حەولی خۆمانی بۆ دەدەین هەموو هێزە سیاسەکان ئەو ڕۆکە لەگەڵ مەسەن ناوەند و ئێمە کراوە سپێنە دەتوانین لەگەڵ ئێمە و پژاک و حزبێکی دیکە بکرێت. ئەو کۆبوونەوانەوە ئەو توێژانە درێژەی ئەوەیە کە دەمان هەبێ نەوەیەک بارحاڵە هاواهەنگی پێک بێنین کە بتوانین هەمومان لە دەورێ خڕبینەوە بە یەک شت بگەین کە ئەویش حدیاقلێک لە بۆچوونی مشتەڕک و مبارزاتی مشتەڕک هەر لەو جۆرەی کە بەڕە فەرزەن ئێمە لە بۆ ئەفساباتی سەراسەری لە کوردستان ڕامەنگەیان بۆ لە دەرەوەی وڵات بۆ هاواهەنگیکردن بۆ بەرینکردنەوەی ئەو ئەترازات و خۆپێشاندانانە لە ناوەوەی وڵات نوعێک تەنزیماتێکی ئەو نەبێت کە هەر حزبێک بۆ خۆی بە جۆرێک فراخانێکدا یان شێوەیەک لە خەبات ڕاگەێنێ ئەوە قازانج دەگەیەنە بە خەبات و مبارزەی جەماوەری وە زەرەرەکانی کەمتر دەکاتەوە. لە دەرەوەی وڵاتم هاوکاریانە هەیە، ینی باست کرد کە هەیە، ئایا هیچ معنایەک شتێکی جدی مەسەڵەن تایبەت مەبەستم هێزە کوردیەکان هەیە سەبا زۆر لە مەسەلەی ئەکسیۆنەوانە جیاواز لە دەرەوەی وڵات لەلایەن لایەنە سیاسیە کوردیەکانەوە چجاک چ ناوەندی هاوکاریان هێزێکی سیاسی تری کوردی بە تایبەتەوانەی کە مەسەلاحن ئەو نەوە لە هاوکاریە هەیە. تا ئێستا بە ئاکامێکی ڕاستەوخۆ نەگەشتەوە، بەڵام حەول و تەقەلایەکی زۆر دراوە هەر دەجەریانیشدا هەیە هەر ئێستاش، بەڵام کە ئەو حرەکەتە لە سەحی ڕابەرایەتی سەرەوە دا ئێستا پێکاتەوە بە بڕوای من ئەگەر بتوانێت بە نەتیجەیەکی مثبت دەگات کۆمەک دەکا بۆی کە لە سەحی دەرەوەی وڵاتیشدا بتوانین ئەمە بگەێنین. هەر بۆ ئەم مەبەستەش هەر لە نەزەردا هەیە کە لەم سمینار و لەو کۆبوونەوانە یەکتر دیتنانە ئەنجام بدەین. دەمان هەوێ هەدەفی ئێمەوە کۆمەڵەوەیەکە بتوانین سەرجەم هەموو هێزە سیاسیانە بێ ئەوەی کە یەکێکیان لایەنێکیان لە پەراوێز بخەین بتوانین ئەم هاودەنجە بکەین بتوانین لە دەورێ کۆبینەوە قسەکانمان بکەین ئەو شتانەی کە دەکرێت بە یەکەوە ئەنجام بێنە پێشە و هیوادارم خۆشببینمەوە کە بتوانین سەر بکەین لەوەدا. زۆر باشە، زۆر سپاس هاوڕێ ناسری خۆشەویست، سپاسەوەی کە کاتتدانا و لەم بەرنامە بەشداری کرد. هیوادارم لە بەرنامەهای داهاتووە توانین زیاتر لەسەر بابەتای جۆرا جۆر قسە. سپاس بۆ ئێوە عەزیزیش، کاتێکی خۆشتان هەبێ بە هیوای سەرکەوتن. بۆ ئێوە شەروا سپاس. لە سەقزەوە پەیامێکمان بۆ هاتووە، نووسوێتی ئیمڕۆ لە سەقز لە گەڕەکی قەوەخ ساعتی 5 کچانێک کە لە مەدرسە ئەهاتنەوە مەخنەعە و ڕووسەریان لەسەر لا بردووە و شعاری ژیان ئازادیان وتوەتەوە. جگەلەوەش هەر ئەمڕۆ سەقز لە مانگرتنی گەشتی دابووە لە سەرەتای ئەمڕۆ
شاری سەقز بە تایبەت بازاڕیەکانی دوکان و بازار و شوێنەی کار و کەسابەتی خۆیانیان داخستەوە بە شێوازێک خۆیان هێشتا درێژە پێدەر بەم شۆڕش و قیامە دانیوە، بەڵام ئەمڕۆ لە شکەڵی مانگرتنە. باسی شاری سەردەشتمان کرد. سەردەشت چگەلەوەی کە ئەمڕۆ ئەم ئێوارێ و هەر ئێستاش لە بەردەم ماڵی هێمن هەمزە لە ئاوایی بێوران بۆ پیشاندان هەیە. لە سەرەتای بەیانی ئەمڕۆ ڕۆژی شەمبە دوکان و بازار لە شاری سەردەشت داخرا بوو. ئەم شارە لە مانگرتنی گشتیا بوو دژ بەو جەنایەتانەی کە کۆماری ئیسلامی تا ئێستا کردوێتی و مشەخەسەن ئەوەی کا دوێنێکە بە کوشتنی هێمن هەمزە کردویانە. پامێکی تر ئەڵێت دێهگولان خیابانی ئازادی ئمڕۆ دروشمی دژی کۆماری ئیسلامی ئەوتۆتەوە لە شاری دێهگولان لە خیابانی ئازادی. لە مەهاباد بنکەی بەسیجی دێهاتی خۆرخوڕا لەلایەن گەنجانی ئەو ناوچەیە ئاوری تێبەردراوە، پەیامێکە لە مەهاباتەوە. بەڵێ ئەگەر هاوڕێیانی بەشی تەکنیکمان ئامادە بن ڤیدیۆ کلیپێکتان پێشکەشەکەین ئەگەڕێنەوە. سەرهەڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهەڵدان سەری گیانە، هەی بەرخۆدان ناوازیندان. سەرهەڵدان سەری گیانە، هەی بەرخۆدان ناوازیندان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. هەی سەرهەڵدان بەرخۆدان، سەرهەڵدان ژیانە، هەی هەی بەرخۆدان ژیانە. چون ارمان جامعه روستان کاریمه هی پیش بچون ارمان جامعه کردستان لهیب یامه هی شاوه ولی جامعه کردستان لهیب یامه هی شاوه ولی جامعه دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سری جیانه
خورتا خوشتی من هل دنگی کچین دلوبان هی سرهدان برخدان سرهدان جیانه هی هی برخدان جیانه چون ارمان جامعه روستان کاریمه هی پیش به چون ارمان جامعه کردستان لهیبیامه هی چاوه ولی جامعه کردستان لهیبیامه هی چاوه ولی جامعه دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ کار کرش کارستانی یه خونده وانج دبستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی دنگ پیشمرگش قادتی دنگ شهید کورستانی دبی سرهلدان برخدان سرهلدان جیانه هی هی برخدان جیانه سرهلدان جیانه برخدان جیانه سرهلدان جیانه سرهلدان بەڵێ بیدەرانی خۆشەویست ئێمە قەرار بوو میوانێکمان بێت هەوڵەدات کە بێتە سەرخەت تایسێ نەهاتووە لەبەر هۆکاری تەکنیکی هەوڵمدا یارمەتی ئەو بەڕێزە بکەم کە بێتە سەرخەت بەڵام مداخەوە تایسێ نەیتوانی واگەر هاتە سەر هێڵی خەتەکەمان هاتە سەر سکایپ حتمما وەستەکەین و بە ئێوەی عەزیزی لەگەڵیا بەشداری بەرنامەکەمانە بێت. باسی ئەوم کرد کە ئەمڕۆ لە زۆربەی زانکۆکان لە ئێران خۆپیشاندان و مانگرتن هەبووە. لە دانشگای فەنی میرابادی تاران خوێندکارانی بەشی میکانیک لەوێ مانگرتنیان کردووە. لە دانشگای علومی ئیجتیماعی عەلامە لە دانشگای علومی ئیجتیماعی عەلامە خوێندکاران خۆپیشاندانیان کردووە مانیان گرتووەوە درژمگەلێکیان وتوتەوە لەو مەحەوەتەی دانشگا نا سەڵتەنەت نەڕەحبەری دیموکراسی بەرابەری فەرزەندێک کارگەرانیم کنارشان میمانیم ئەز ئاسەمانە ئیران خون ئەگەر ببارەت عەلامە متحد قەست تەسلیم نەدارێت. لە هەر حاڵ لە درژمگەلی وان بەکارهێناوە تا حرفە حەقرا گفتیم سەدایەتیر شەنفتیم. لە کۆتاییدا ناوی کوژراوەکانی ئەم دواییانەی ئەم قیامەیان لەسەر پارچەکەرێکی جۆرا و جۆری خوێناوی نووسیوە هەر هەمویان لە دار و لە قوتفۆکانی درەختەکانی ناو مەحەوەتەی زانکۆ هەڵواسیوە. دانشگای عیلم و فەرهەنگ هەر لە تاران خۆپیشاندانیان کردووە ئەمڕۆ دوای لێش درژمگەلێکی نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری این آخرین پیامە ئەعدام کنید قیامە چیتر لەوە بدووە خەڵک تەقازا ناکات ئەعدام ڕابگرن بیوەستێنن وەک دادخەری تەعەڕوزی تر دواتر خاستەکانیان مەترەحەکەن بۆی کاڵێن ئەم قیامە چۆتە قۆناغێکی نوێ و لە مەرحەلەی سەرەتایی خۆیەوە تێپەڕی و چۆتە مەرحەلەی دوو لە دروشمەکانی ئەمڕۆی زانکۆکان و لە خۆپیشاندانەکان و لە خواست و لە شوعارەکانیان وا دەرەکەوێت کە ئەم شۆڕش و قیامە هەنگاوێک بەرەو پێشووە. دانشگای ڕەوانشناسی دانشگای تاران دانشکدەی ڕەوانشناسی لە ناڕەزایەتی بە دەست بەسەرکردنی
دەبیری سنفی خوێندکاران دانیشتوەکان ماهانی گەشتبەزان ئەمڕۆ مانگرتنیان کردبوو و خوازیاری ئازادکردنی ئەم ماهانە بوون، ماهان کە دەبیری شوڕای خوێندکارانی دانیشکدەی ڕەوانشناسیە. ببورن پامێکمان بۆ هاتووە، ئەگەر ئیجازە نەدەن بە خۆی بخوێنەوە. پرسیارێکتان لە کاک ناسر کرد سەبارەت بە دانیشتنی ناوەندی هاوکاری لەگەڵ کۆمەڵەی کۆمونیست کە ئەمڕۆ ڕاگەیەندراوەکەی بڵاو کرایەوە. دیارە ئەم پرسیارە تۆزیحی زیاتر و شیکاری زیاتری ئەوێت. چۆن بوو کۆمەڵەی کۆمونیست ڕازی بووە لەگەڵ ناوەندی هاوکاری دانیشتن بکات و پێکەوە ئەمە ئەچێتە چ قۆناغێکی ترەوە، ئایا تەنەوێ یەک بگرن یا چی؟ بینەرێکتان لە دەرەوەی وڵات نێنووسیوە لەکوێیە. هەرحاڵ بەم بینەرە خۆشەویستە بڵێن نەخەیت یەکگرتن تێکەڵاوی لایەنە سیاسیەکان یا هیچ شتێکی تر نییە. زەرورەتێکی سیاسی و کۆمەڵایەتی لە ناوخۆ پێک هاتووە. شۆڕەشێک قیامێک لە ئێران لە کوردستان لە ئارادایە و ئەمە پێویستی بە هاودەنگی و یەکڕێزی زیاتری هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانە هەیە کە جێگە و پێگەی کۆمەڵایەتیان لە ناوخۆی کوردستان بەتایبەتی هەیە. هاوکاریکردنی ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان نە لە ڕادیەکانی ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان شتێکی تازە نییە، نوێ نییە و ئەمە بە قەولی معروف ابتدا بە ساکن دەستی پێ نەکردووە و پێشتریش لەسەر ئەمە ئێمە پلاتفۆرممان هەیە، بەڵگەنامەی سەنەدی کۆنگرەکانمان هەیە تەسویب بووە کە ئێمە چوارچێوەی پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان چۆنە، کەیە و لە چ کات و ساتێکە زیا ئەبێت یا ئەمە ئەچێتە چ قۆناغێکەوە. پەیوەندی بەو زەرورەتەیە کە کۆمەڵگا و ئەو شۆڕشێکی ئێستا لە ناوخۆ لە ئارادایە لە ئێمە یاخوازن. ئەمە دانیشتنێکە بۆەوەی کە لێک نزیک ببینەوە، هاوکاری یەکتری بکەین لە ئەگەری ڕووگاوەکان، لە ئەگەری ئاڵوگۆڕ لە ناوخۆی وڵات. ئێمە تەنیا ئەوەی کە لە ناوەندی هاوکاری ئەمڕۆ دانیشتوین پێشتریش لەگەڵ باقی لایەنە سیاسیەکان هەروەک هاوڕە ناسرا وەژێ پێدا پژاک باسمان لێ کردووە، زەرورەتەکەیمان لێک داوەتەوە و وتومانە نابێت هیچ لایەنێکی سیاسی حەزم بێت و بەتایبەت ئەو لایەنانەی کە چەکدارن. ئەمە نەتەنیا بۆ ئەمڕۆ باشە، بۆ ئەمڕۆی ئەو ڕووداوانی کە ئێستا لە کوردستان باش و مسمری سەمەرە و تاسیری مسبەتێ بەڵکو لە ئەگەری ئاڵوگۆڕ بۆ داهاتووی کوردستانیش نقاتێکی مسبەتی ئەجوار زۆری تیابێت. ئێمە هەوڵەدەین لەسەر ئەم باسە مادام یەک دوو پەیامی تریش هاتبوو هەر لەم بابەتەوە موسی بووی زیاتر ڕوونکردنەوە بدەن، چونکە لە پەیامەکەشانە لەو ڕاگەیانە کە هاتووە ڕێکاری لێ باس نەکراوە. حتمما لە بەرنامەهای داهاتووە زیاتر و بەورتر ئەچینە سەرم باسە و پێشتریش باسمان زۆر لێ کرد بوو، تەنانەت زۆر داخوازی خەڵکیش بوو، زۆر بینەرمانە هاتە سەرخەت و لێ ئەپرسین یا دەرخاستیە کرد. ئێستا کاتی ئەوەیە لایەنە سیاسیەکان لێک نزیک ببنەوە، شتێکی تازە و لە ئەمڕۆدان نییە. پێشتریش باسی لێکراوە بەتایبەت لە دوومانگی ڕابردووە دوای دەستپێکردنی ئەم قیام و شۆڕشە هەم هاوکاری بووە لە جەرایانی مانگرتنەکان، چەندانە مانگرتن لە کوردستان ناڕێک بۆ ڕێک خراوە، خەڵک پێشوازی لێ کردووە. هەموو لایەنە سیاسیەکان کۆمەڵەش
لەگەڵ ئەوانە بڕیاری مانگرتنیدا و خەڵکیش بەدەمی هاتوون ئەم هاوکاریکردنە لە ڕابردووە بووە، بەڵام ئەیانەوێت منسەجمتریکەن، ڕێکخراوتریکەن و زیاتر هاو ئاهەنگتر لە جاران بۆ هەم دەخاڵەتی زیاتر لە ڕووداوەکانی ناوخۆی وڵات، هەم ئەوەی کە وتم بۆ دوای ڕووداوەکانیش و لە ئەگەری ئاڵوگۆڕ و ڕۆخان و نەمانی کۆماری ئیسلامی هاو ئاهەنگی زیاتر پێویستە لەلایەن ئەم لایەنە سیاسیانەوە. یەک دوو پەیامی تریش هەر لەو بوارەوە هاتووە. ڕاستەکەی من زۆر نامەوێت لەسەر ئەم بابەتە زیاتر لەوە قسە بکەم. حتمما لە بەرنامەهای داهاتووی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەگەر پێویست بێت زیاتر لەسەر ئەمە ئەدوین، نەکات تەنیا بەرنامەی ڕاستەوخۆ بەکو بەرنامەکانی تری تەلەڤیزیۆنی کۆمەڵەش هاوڕایانم حتمما بەم مەسەلە زیاتر ڕاگەن و قسەی لەسەرەکەن و هاوڕایانمان دێن لەسەرەمە زیاتر لە وردەکاریەکانی ئێوەی لێ ئاگادارەکەنەوە. بەڵام بینەرێکی ترمان پەیامێکی داناوە، بەڵێ بەسەر چاو من بە هاوڕایانی بەشی تکنیک ڕاگەیەنم باسی لە کێشەیەکی تکنیکی کردووە کە ئێمە لە بەرنامە ڕاستەوخۆ لەگەڵی ڕوبەڕۆی نەوێژەوەیە کە دەنگی میوان و بینەرمان کردە و دەنگی کلیپەکانمان بەرزترە و ئەوە حتمما بەسەر چاو من بە هاوڕایان ڕاگەن. بینەرێکمان نەسێتی هاوڕا کۆم دانیشتنە هەنگاوێک بۆ پێشەوە چوونی یەکگرتنەوەی هەرسێ لایەنی کۆمەڵە نییە، نا لەو باسە تا ئێستا لە ئارادا نییە، تا ئەو باسە تا ئێستا نهاتووە ڕۆژەفەوە، قسەی لەسەر نەکراوە بە پێشم وانە هیچ لایەنێک بەو مەبەستە چوبێتە ناو گفتوگۆ و دانیشتن و ئەم بڕیاری هاوکاریکردن لەگەڵ یەک هیچ لایەنێک لە لایەنەکانە کۆمەڵە و لە ئەو دوو لایەنەی تریش کە بەناوی کۆمەڵەوە کارەکەن ئەوانە لایەنە سیاسەکانی تریش هەروەکو وتم باس یەکگرتنەوە و تێکەڵاوی حیزبی نییە، باسی هاوکاری و هاو ئاهەنگیە بە حیزی هەموو جیاوازی سیاسیەکە، بە حیزی هەر چوارچێوەی تەشکیلاتی سەربەخۆ. فعلەن لەو لەو قۆناغەیە بە هاوکاریکردنیش تەنیا زەرورەتێکە کە لە ئێستای کۆمەلگاوە سەرچاواگرێت بۆ ڕوبەڕووی لایەنە سیاسیەکان بۆتەوە. ڕووباوەشم پێدامە شتێکی تازەش نییە، کۆمەڵە لەو بابەتەوە سەنەدی هەیە و پێشتریش بە زەرورەتهای مختلف لە کاتهای مختلفە لە کاتی بایکوتکردنی هەڵبژاردنەکانی سەر کۆماریە هەرنەوە هەڵبژاردنێک لە ئێرانە بڕێوەچووە، لە کاتی جەنایەتەکانی تری کۆماری ئیسلامی کە لە کوردستان و شوانەی سێقادر و ئیعدامی فەرزاندی کەمانگەر و هاوڕێیانی و لەگەڵ لەوانەیە ئێمە لەو سەردەمانە شاهد هاو ئاهەنگی و هاوکاریمان بۆ بڕێوەگرتنی مانگرتنی گشتی لە کوردستان بووە. شتێکی تازە نییە، نەبوو کۆمەڵە و نەبوو لایەنە سیاسیەکانی تر، بەڵام بەپێی ئەو وەزیەتێک کە ئێستا لە کوردستان هەیە ئەم هاوکاریە هەم زەرورەتێکی زیاتر لە ئێمە ئەخوازێ هاو ئاهەنگی ئێستا هەم سەرچاوەکەشی لەو شۆڕەش و قیامەیە کە لە ئێستا لە کوردستان هەیە، بۆیە کە لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی جددیتر بە شێوەیەکی هەماهەنگتر ئەیانەوێت کار لەسەرەوە بکەن کە زیاتر لە پێش و پێکەوە هاوکاری بکەن. ئەچێتە چ قۆناغێکەوەیە چی بەسەر دێت یا قۆناغگەلی دوای ئەوە یا نەوعی هاوکاریەکان چیە بێت، نەوعی بڕیارەکان چیە بێت، هەرچ هەمووی ئەم لایەنە سیاسیانە بەبێ جیاوازیە چنە ناو ناوەندێکی مشەخەسەوە یاکو نا فقط بڕیاری هاوکاری و لێ نزیکایەتی بڕیارێکی سیاسی لەسەر درێت. ئەوانە بادا بنین بۆ داهاتوو و نەتیجەی دانیشتن و توێژەکانی لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکترین بزانین لەناو ئەو دانیشتانەیە
بەشی ڕێبەری ئەم لایەنە سیاسیانە بە چ قەناعەتێکەکەن بەڵام تاوەی ئێستا هەیە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی لەسەر زەرورەتی هاوکاری و لێک نزیک بوونەوە پێداگیریەکەن و هەمویان ئەو قەناعەتیان بەو قەناعەتە گەیشتون. تاو جێگەی بە کۆمەڵا گەڕێتەوە ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت هەموو لایەنە سیاسیەکان هەموو ئەو لایەنانەی کە جێگە و پێگەی کۆمەڵایەتی و دەتوانن دەور و نەخشیان هەبێت لەناو کۆمەڵگای بە تایبەتی کوردستان بەبێ جیاوازی لەناو ئەو هاوکاری و هەواهەنگی هەبێت و هیچ لایەنێک لەبەر پاوانخوازی یا لەبەر هەر مەسەلەیەکی سیاسی لەبەر جیاوازی سیاسی لەبەر جیاوازی استراتیژی و تاکتیک لە بە هیچ شێوەیەک لێک حەزف نەکرێت و دانەبڕێت لەوە هەنگیە بە دەلیلی ئەوەی کەوتم لە داهاتووی کوردستانە لە ئەگەری ئاڵگۆڕەکانە هیچ بەندیەک کە ئاوا چونکە ئەم کەزانە هەمووی چەکداریانە هێزی سیاسیان هێزی مسلحیانەیەوە لە ئێستاوە بەشێک لە متەمەسبەتەکەیەوەیە کە لە ئەگەری ئاڵگۆڕەکان لە ئێران و بەتایبەت لە کوردستان بەڕ بە شەڕێکی ناوخۆ و دۆخەتیبوونەوەی لایەنە سیاسیەکان لە کوردستان هەبێت. هەڵبەت ئێستا زۆر وتم زۆر بۆی کە زۆر بیر لەو بەشەی بکەینەوە لە داهاتووی کوردستان چ دەبێت چ ڕوەدا ئەم لایەنانەگەن بە قەناعەتێک کە بەرنامەیەکی هاوبەشیاوە هێشتا زووە بەڵام ئەوەندە معلومە کە وتم حیزی هەموو جیاوازیەکە چ لەباری فکریەوە چ لەباری سیاسیەوە چ لەباری شێواز و تاکتیک و استراتیژیەوە زەرورەتە خوازێت کە ئەم لایەنە سیاسیانە لە یەک نزیک بن بەبێەوەی کە هیچ لایەنێک حەزف بکرێت. زۆر باشە. بینەرێکی تر پەیامی نردووە نووسێتی لە سەردەشت لە ئاوایی بێوران هێشتا خەڵک هەر بەردەوام دەچن بۆ ماڵی هێمن و دەوروبەری بیمارستانیش کە خوشی هێمن تیا بەسەری کراوە قەرەباڵەخان و خەڵک بەم جەنایەتە تووڕە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە کە لە ڕێگەی ئینستاگرامەوە پەیامی بۆ من نردمەوە. ئەگە هەوڕانی بەشی تکنیکمان ئامادە بن کلیپێک بڵاو بکەینەوە بینەوەلات. ئەم کارە تازە عەشێ بکرێ ئەبێ تەواو بێت ئەبێ ئیتر نەمێنێ ئەم کۆنە. ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و چە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرت و تۆ ژنژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازەی مرۆڤ دۆست
دۆستی پەراگرت و ژیناکی ژۆڵەی کوردستان ئاوا بووی باشمڵی هەستان ژیناکی ژۆڵەی کوردستان گرکانی هەڵچوونی ورەی لاوانیان لەسەر دەستان تۆژن ژیان و ئازادیت کردە هاواری یەکگرت و تۆژن ژیان و ئازادیت کردە هاواری یەکگرت و بووی باورە و گیانی تازە کیژ و کوڕ بەرەو داهاتوو شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بافریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو من ژی لەمە مەوژی لەمای دوایە زەران ناو لێ پژان نیسانەوە گردە هاویم مەیڵی بەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو مێسکە بژێنێ بە تەسا من بە سوستێ لاوەستینە باقینترم لەو هەناسە من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێم چی و تەنان لا بندنم هەموو گیانە هەژێنم دەهەژێنم من ڕووناکی ئاسۆژینم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورەم ماگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان هاگرە سوورەکەی کوردستان. بەڵێ بینەرانی خۆشەویست دووسێ پامی ترمان بۆ هاتبوو هەر لەسەر ئەو ڕاگەاندنەی کە ناوەندی هاوکاری و کۆمەڵەی کۆمونیست پێکەوە دانیشتن و زیاتر شیکاریان ویستە بوو. هەروەکو تۆزێحمدا لە بەرنامەکانی داهاتوو حتمما هەوڵەدەین لە ڕێگای هاوڕێیانم بین و زیاتر ئەم مەسەلە ورد بینەوە لەسەری و شی بکەینەوە، بەڵام هەروەکوتم ئەم دانیشتنانەش پێشتر بووە، هاوکاریەکان پێشتر هەر بووە،
بە حزی هەموو جیاوازیەکان بە احترام بە هەموو جیاوازیە فکری و سیاسی و استراتیژی و تاکتیکەکانێک کە هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی هەیەی لە ڕووداوەکانی پێشتریش لە کوردستان لایەنە سیاسیەکان بۆ مانگرتنەکان بۆ بڕیارە سیاسیەکان زۆر جار بە شێوەی هاوبەش بڕیاریان داوە و کاری هاوبەشیان کردووە. ئێستاش لە کوردستان لە ئێران ئەو شۆڕشە ئەو قیامە کە ئێستا لە ئارادایە زەرورەتەکەی هەموو لایەنە سیاسەکانی وادار کردووە کە زیاتر ئەبێ لە یەک نزیک ببنەوە بۆ زیاتر ئەبێ هاوهاهنگی بکەن هەم بۆ ئێستایی پێش ئاڵوگۆڕەکان و هەم بۆ زەرورەتی دوای ئاڵوگۆڕەکان. حتمما هەروەکو بەڵێنماندا لە بەرنامەهای داهاتووش بەم بینەرە خۆشەویستانە ڕاگەیەنین کە زیاتر لەسەری ئەوەستین و قسەی لەسەرەکەین. کاتی بەرنامەکەمان زۆری نەماوە من تەنیا ڕاگەاندنێک کە بڵاوبووەتەوە بە ناوی ئیتحادیەی ئازادی کامیۆنداران لە ئێران ئەم ڕاگەاندنەی داوە بۆ پشتیوانیکردن لە ناڕەزایەتیەکان لەو ئاخێزە جەماوەری کە ئێستا لە ئێران لە ئارادایە بە فارسیە من هەوڵێدەم ڕاستەخۆ بیکەم بە کوردی بۆی بکەنەوە. چتی لە ساڵڕۆژی بردنەسەرەوەی قیمەتی سوخت لە ئابانی 98 دووبارە خشونەتێکی سەرجەمگیر کۆماری ئیسلامی لە دژی خەڵکین. ئێمە نەیزارەکانی ماحشەر کە لەوێ نزیک بە 100 نەفەر بەڕێکباری هێزەکانی ڕژیمیان گیانیان لەدەستامان لەبیر نەچوەتەوە. ئێمە نوێژی جمعی زاهیدان کە لەوێ زیاتر لە 100 کەس بەدەست هێزەکانی کۆماری ئیسلامی بە پێوە تەقیان لێکرا لەبیرمان نەچوەتەوە. ئێمە هەموو ئەو خەڵکانەی کە لە پشتە سەرەوە نەک لە ڕووبەڕوو درانە بەرگوللەی ڕژیممان لەبیر نەچوەتەوە. ئێمە بێتوانایی و ئەم دەسەڵاتە لە تەمینی ئەمنیەت لە شاچراک لەبیر ناکەین. ئێمە هەر ئەمڕۆ شاهیدی جینایەتێکی ترین، شاهیدی کوشتاری خەڵکین. ئێمە ئەمڕۆ ڕووبەڕووی هاواری خەڵک بووینەتەوە. کاتی هەڵبژاردننی ئێمەش هاتووە. ئەگەر بڕیارتانە کە چرخی دەستگای سەرکوب ئیتر نەمێنێت و لەبین بچێت لەگەڵ ئێمە بن و بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران لە 24 تا 28 ئابانیا خەزەڵوەر پێیوەست بن. و ئەگەر هێشتا خەریکن بیری لێکەنەوە و پێتان وانە کاتی ئەوە گەیشتووە بزانن کە چرخی لاستیکی ماشینەکانی ئێوە هەموو ڕۆژێک بەسەر خوێنی ڕۆڵەکانمان ئاڕوە. هیوادارین ئێوەش بەم مانگرتنە پێیوەست بن. ئەمە ڕاگەاندنی ئیتحادیەی ئازادی کامیۆندارانی ئێران بوو. تا بەرنامەیەکی تر دیدارێکی تر بە کامرانێکتان دەستپێن. کات خۆش. شنبه 18 آبان. آبان سنندج اعتصابات سراسری به خاطر 40 درگذشت کشته شده‌های زاهدان. جمعیت در حال اضافه شدن.